سەبارەت بە هەمان پرس میوانێکمان هەیە هیچ بەڕێز دکتۆر گۆڤەند شێروانی پسپۆڕی جیۆلۆجینەوت لە ئیستانبوڵەوە لەگەڵماندا. دکتۆر گۆڤەند، ئەم کاتتان باش. یەکێتی ئەوروپا بە تایبەت ئەڵمانیا دەتوانن جێگرەوەیەک پەیدا بکەن بۆ وزەی ڕووسیا؟ سڵاو بۆ کەناڵی کوردستان بیسار و بنێرانی عزیز و سوپاس بۆم دەرفەتە. بەڕاستی یەکێتی ئەوروپا پێشبینی دەکرا کە ئەم بریارەی رووسیا بدرێت بۆ بڕینەوەی گازی سروشتی بە تەواوی بۆ وڵاتانی ڕۆژئاوای ئەوروپا. بۆیە پێشماوەیەک دەستیان پێکرد بە خەزمکردن و گازی سروشتی. ئێستا زۆربەیان نزیکەی 70 سەد پێویستەکانیان خەزم کردووە. وڵاتێک وەک ئەڵمانیان ئێستا پتر لە 180 پێداویستی خۆی بۆ وزەی بۆ وەرزی زستان خەزم کراوە. ئێستا هەوڵ دەدرێت بۆ دۆزینەوەی سەرچاوەی تر کە بەدیلبی بۆ گازی سروشتی، لەوانەشیان وڵاتی ئەزەربایجان کە بەستراوە بە بۆریەک لەگەڵ جۆرجیەوە و تورکیا و یۆنان، بەڵام تاز ئەم هێلە بە تەواوی بەکار نەخراوە. وەرەوها سەرچاوەتر هەیە، ئەمیش دەریای سپی ناوەڕاست وەک وڵاتانی مسرە و جەزائرە و قوبرسە. جەزائر بۆریەکانی حازرە و بەستراوەتەوە لەگەڵ ئیسپانیا و لەگەڵ فەرەنسشەوە، بەڵام مسر جارە ئامادە نییە. هەروەها سەرچاوەتر ئەگەر سەرچاو دوورەکان بیر لێ بکەنەوە وەک وڵاتی قەتەر دەکرێت بتە سەرچاوی بەدیل و ئەمریکا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ئەفریقیەش. ئەم سێ سەرچاوە دەکرێت ببنە بەدیلەک بۆ ئەوروپا لە گازی سروشتی رووسی. بەڵێ، باست لەوە کرد کە وڵاتانی یەکێتی ئەوروپا بە تایبەت ئەڵمانیا گازی خەزمکراویان هەیە. دەتوانین بڵین بەشێک لە وڵاتانی ئەوروپا و ئەڵمانیاش ئەگەر رووسیا بەم شێوە گازیان لێ بگرێتەوە نەتوان سەرچاوی دیکەش بە شێوەیەکی بەپەلە دابین بکەن، دەتوانن زستانی ئەمساڵ بەبێ گرفت بەڕێ بکەن؟ ئەو پلانە کە کراوە تەنها بۆ وەرزیستانی ئەم ساڵەیە، بەڵام بۆ ساڵی داهاتوو ڕەنگە پەش نەکاتەوە. بۆیە لە ئێستاوە بیر دەکرێتەوە لە دۆزینەوەی سەرچاوەی بەردەوام لە ئەو شتانی کە باسمان کرد. لە هەمان کاتتا ئەوان بیر لە شتتر دەکەنەوە، دەست پێ دەکەن بە کەمکردنەوەی بەکارهێنانی گاز سروشتی لە هەموو شوێنەکانە و ناو ماڵان، ناو دایرەکان، وەرەوە بۆ پیشەسازی هەروە. و لە هەمان کات بیر دەکرێتەوە بۆ گەڕانەوە بۆ چەندین سەرچاوی تر، وەک بۆ نمونە خەلوزی بەردی کە پێش 10 ساڵەوە لە ئەڵمانیا بەجێهێشتراوە و تەرک کراوە، ئێستا احتیمال لە بگەڕێنەوە بۆ بەکارهێنانی، کە احتیاطیی باش هەیە لە ئەڵمانیا و لە ئەوروپا لە وڵاتی چیک لە خەلوزی بەردی، بەڵام بەهۆی ڕێکارەکانی ژینگە ساڵانی ڕابردوو تەرک کرا. سەرچاوەشتریش هەیە، ئەمیش سەرچاوەی وزەی ئەتۆمی. ساڵانی ڕابردوو تەنها لە ئەڵمانیا 3 وێستگەی ئەتۆمی داخرا. ئێستا بیر دەکرێتەوە دووبارە بەکار بخرێن بە سەرچاوی خاوێنی وزەیە، وەرەوها بەشێکی باشی لە وزەی کارەبا دابین دەکات. لە هەمان کات وڵاتانی ئەوروپا دەستیان پێکرد کە ئەم نرخانەکە زیاد بوو، ئەکید ئەرچی هاوڵاتی اعتیادی زۆر قرس دەبیتەوە، دەستیان پێکار بە تەرخانکردنی بودجەیەک بۆ هاوکارکردنی هاوڵاتیان بۆ بتانی ئەو زیادەی تەحملکە. وەک ئەڵمانیا بۆ نمونە ئەم ساڵە 65 میلیارد دلاری تەرخان کرد، لە فەرەنسا 29 میلیارد دلاری تەرخان کرد. وەرە وڵاتانی تریش دەست پێ دەکەن بە تەرخانی بودجەیەکی باش بۆ ڕوبەڕوونەی ئەم بەرزبوونەوەی نرخی گازی سروشتی. بەڵێ دکتۆر، باشترین و نزیکترین یاخود با بڵین کەم تێچووترین سەرچاوەی وزە بۆ ئەڵمانەوەکێتی ئەوروپا کوێ؟ ئەگەر بە تایبەت لە قەتەرەوە بهێنێ پێتان وانە کە تێچوویەکی زۆریە بێت بووی؟ خۆی جەزائر باشترین سەرچاوەیە، کە بۆ ڕێکانیش ئامادەیە و ڕبط کراوە لەگەڵ چەندین وڵاتی نزیک، بەڵام دەکرێت زەختیان لێ بکرێت تاکو ئەرەمەکەی زیادکەن و تەزدیرەکەشی زیاترکەن. مسر سەرچاوی باشە، بەڵام بۆ ڕێکانی تەواو نەبووە، ئێستا داهاتێکی باشی هەیە. قەتەر سەرچاوی باشتریشە لە هەمووان، چونکە سێم یەدەگی گازی سروشتی لەسەر ئاستی جیهان تقریبا لە قەتەرە، لە دوای رووسیا ڕقەمیەکە، ئێران دووە و هەروە قەتەر لە خانەی سێم یان چارەمە. بەڵام قەتەر گرێبەستی هەیە لەگەڵ چەندین وڵاتی ئاسیاوی، پێویستە ئەو گرێبەستانە بگۆڕدرێن یاخود بەشێک لەو هەناردەکردنی گاز سروشتی بۆ ئاسیا بگۆڕدرێت بۆ ئەوروپا. ئەمێش
ئەمەش پێویستی بەکاری دیبلۆماسی و سیاسیشە. بەڵێ دکتۆر ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئەگەر بێت و وڵاتانی یەکێتی ئەوروپا و بە تایبەت ئەڵمانیا سەرچاوەکی دیکەی وزە بدۆزنەوە گرێبەستی درێژخایان بکەن دواتر رووسیا ئامادە بێت گاز بداتەوە بە وڵاتانی ئەوروپا و ئەڵمانیا بارودۆخەکە چییە بێ گرێبەستەکان چیان بەسەردێ؟ بۆی بەر لە رووسی دەست پێکاتن بە بڕینەوەی گازی سروشتی وڵاتانی ئەوروپا دەستیان پێکرد بە کەمکردنی ئیستیرادەکە چ لە گازی سروشتی چ لە نەوتەوە چ لە خلوزەوە وەک جۆرە فشارەکە لە دوای شەڕی جەنجی رووسیا و ئۆکرانیەوە. بەڵام واتە سەور دەکەم ئەوروپا چاک بیری کردەوە و ئەو بژاردانەی کە ژێر زۆر پەرچاویتی یەکەم ئەو سەرچاوانەی کە باسمان کرد پێزگە لە وزەی ئەتۆمیشەوە. بەڵێ بەڕێز دکتۆر گۆڤەن شێروانی پسپۆڕی جیۆلۆجی نەوت لە ئیستانبوڵ لەگەڵماندا بووی سپاس بۆ بەشداری و شرۆفەکانتان دکتۆر.